سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە سەپاندنی سزای سێدارە بەسەر ڕزگار بەیگزادە بابامیری لە ورمێ. ژینۆ کچی ڕزگار بەیگزادەی بابامیری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ ڕۆژی پێنجشەممە 12 پوشپەر ڕایگەیان باوکی لەلایەن دەستگای گەندەڵی قەزای ڕژیمەوە بەیەدام محکوم کراوە. ڕزگار بەیگزادەی بابامیری لە سەردەمی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بە بیانووی تیمارکردنی بریندارانی ئەو بزوتنەوە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراو لە ڕەوەندێکی نادادپەروەرانەی قەزاییدا بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات و محاربە بەیەدام محکوم کراوە. ڕزگار بەیگزادە بە قازی پەروەندەکەی وتووە کە تاوانی ئەو تەنیا یارمەتیدانی بریندارەکان بۆ ماهوارەیەکی ستارلینکی بۆ کاری شەخسی خۆی کڕیوە و نەک تێکدانی ئەمنیەتی وڵات. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردوە لە ژینۆ کچی ڕزگار بابامیری کە لەم بەرنامەیە بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارمان بداتەوە. خات و ژینۆم کاتت باش، سپاس کە ئامادە بووی لەم بەرنامە بەشداربی. زۆر سپاس لێو بۆ داوەتان، سڵاو لە بینەرانی خۆشەویستە. زۆر سپاس. خات و ژینۆ، دەزانم ئەم هەواڵە بۆ ئێوە زۆر سەختە، بەڵام بە پێویستمانزانی کە لەم بەرنامەیە بەشداربی. ئاخرین هەواڵ و زانیاریەکان لە باوکی بەڕێزت چییە؟ کەی کەوتووەتە زیندان، کام زیندان و بە چه بیانوێک لە زیندانە؟ بابمەلان 2 ساڵ زۆرترە لە زیندانە. 2 دانە پەروەندەیان بۆ ساز کردو، یەکیان بۆی کە کوتیان معاونەت دەرقەتڵ، ئەوەڵەکەی کوتیان ئامەریە دەرقەتڵ، دوای گۆڕیان کردیان معاونەت دەرقەتڵ. دوایەکەشی 15 ساڵیان لەو دادگایە پێدا، دادگای کیفەری. پەروەندەیەکی انقلابیشی بوو، چەندانە تامی بوو محاربە بەغی لەسەر بوو، نازانمە ناڕاستەکەی بەغی ماوە، وەلی تەمینی ماڵی تەرۆریزم، قیام عەلەیهی نەزام، ببوورنەوانە نێو فارسیەکانی دەڵێم یا عەرەبیەکانی، فەسادی فل ئەرز و زۆر شتیکە. قاچاغی ستارلینکیشی لەسەرە، بەڵام ئەو جۆرەی من بیستومە، ینی لەگەڵ بابم قسەم نەکردو منەوە 2 ساڵە، کوتیان ستارلینکێکی کڕیوە بۆ خۆی کە هەرچەنەوە ئستارلینکە نە بەدەست ئەو واردی ئێران بۆ گەیشتوتە دەستیان، نا لەلای ئەو گیراوە، ینی نازانم چەندە ئەوەشی ڕاستە، بۆیە ناتوانم ڕاست و دروستەکەی بڵێم، وەلی دەزانم کە لە کاتی شۆڕشدا یارمەتی بریندارەکانی بۆکانیدا وەختێک بیمارستان و شتە نەبوو، خەڵکی نایاندێش بچن وەگە دەشتون دەگیران، بۆیە خەڵکی نەبووەکان مەجبور بوون کۆمەکی یەک بکەن کە یارمەتی ئەوانەی وا بریندار بوون بدەن. دەزانم کە ئەمە زۆر گرانە بۆتانم هەواڵەکە بیستوتانە، بەڵام پێم باشە کەمێک باوکی بەڕێستان بە بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە بناسێنن. بابم کشاوەرز بوو، 47 ساڵێتی، 3 منداڵی هەیە کە من کچە گەورەکەیم. من لە 8 ساڵە لە نۆروێژ زیندگی دەکەم. 3 ساڵ زۆرترە بابم نەدی و لەوتی لە زیندانە، دەنگیم جۆ لە نەبووە. کەسێک بوو زۆر، ئەو کوردی قسەکردنەی منی جۆ لە بە شاید زۆریشی پێجاتر نەبە، زۆر ئینسانێکی ماندوو بوو بە وەزعی ڕۆژهەڵات و کوردستان و شتێک و ئەوانەوە، کەسێک بوو زۆر عەلاقەی بە مێژوو بوو، زۆر شتی وای فێر دەکردم، شیعری دەنووسی، ئەو شتانی وا پێیان چەسپاندووە، ئەسڵەن هیچ پەیوەندیەکی بۆەوە نییە. بەڵێ خات و ژینۆ، ئایا باوکت وەکێڵی هەیە؟ ملاقاتی بۆ تا ئێستایانە لە ماڵەکەتان کەسی ترتان توانیوەتی لەم ماوەیەدا چاوپێکەوتنی بێ؟ ئێوە چۆن ئاگادار بوون کە ئەم حکومەی تازەی پێدراوە؟ بابە و کاتەی گیرا 3 مانگ بەسەر و شۆم بوو، دوایەکەی ببوون 4 مانگ، دوایەکەشی وەکیلی تەسخیریان بۆ گرت. دوای کاتێک کە گوزەرا هێشتیان وەکیلی خۆی هەبێ، بەڵێ لام وەکیلی هەیە، بەڵام ئەو وەکیلەر کارێکی کردووە، هیچ دادگای جۆیەکی بۆ ڕانەگرتووە، هیچ جوابێکی نەداوەتەوە بەداخەوە، هەرچەند هەموو شتێک زۆر مەنتیقی نووسیوەتی، بەنەزەرم کاریشی جوانە، وەلی نە جەلسەکانی دادگا جویان بۆ بابم ڕاگرتووە نە بۆ وەکیل. ملاقاتەکانیشی بێحەد زۆر نییە، جاروبار دێڵن، زۆر جارێگە خانەوادە دەچن بۆ زیندان بۆ سەردان ئیجازەیان نادەن بیان بینن، زۆر مەحدودە. بەڵێ چاوەڕوانی ئێوە و بنەماڵەکەتان لە خەڵکی کوردستان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کە ئێستا دەنگیەوە ئەبیسن، لە وەکیڵ و پارێزەران لە کۆمەڵگای نێودەوڵەتی چییە؟
من زۆر لە مێژە حەول لە نێو کوردستاندا جار زۆرتر بە زمانی فارسی و لە زۆر جێگادا لە نێو ئێراندا یا بە ئینگلیسی باش زانێک کە توانیمە ئەو دەنگەڕا بگەێنم بەڵام پێش هەموو من هیوادارم کوردەکانن پێش هەموو کەس کە بتوانن کارێکمان بۆ بکەن حەولی خۆیان بدەن چون بەئاخری ڕۆژە خۆمانی بۆ خۆمان دەمێنینەوە بەڵام من هەر حەولی خۆم داوە لەوەی پلاتفۆرم بە ئیسفادەم کردو هیوادارم کە زۆرتر بتوانم دەنگەکە بە حاڵەتێکی ئینتەرنەشناڵ کار بکەم و ئەو وڵاتانەی کە ژەوشتە بزانن چونکە ئەلان لە وەزیەتەی شەڕی ئێران و ئیسرائیلدا تەواوی شتەکانی خەریکە بەسەر کوردستاندا خراپ دەبێتەوە دیسان زۆر کەسیان هەر لەبەرەوەی کە نامەیەکیان نووسیوە قسەیەکیان کردو باسی خەبەری شەڕ بە تامی جاسووسی گرتووە زۆر کەسیان هەدام کردووە و ئومیدوارم کە کارێکمان پێ بکرێ. بەڵێ خات و ژینۆ وەزعی بنەماڵەکەتان چۆنە ئێستا چەند یاز و داواکاریەکیان هەیە خەڵکی شارەکان بەتایبەت دەتوانن چ کارێ بکەن چۆن پشتیوانی بنەماڵەکەتان و باوکتان بن؟ بنەماڵەکە ئەسن حاڵیان باش نییە دای گەورەم ئەسن حاڵی باش نییە تەمەنیشی زۆر لەسەرەیە زۆر نیگەرانی حاڵی ئەویشین نەخۆشە هەموو دەگرین بۆ هەر خەریکن لەگەڵ خەڵک قسە دەکەن کە وەڵامی خەڵک دەدەنەوە کە باس خەبەرەکەیان بیستووە و هەموو دڵنیگەرانن مەخسۆنەلان کە زۆرتر قورسیان گرت و زۆر کاریان سەخت کردوەوە لەسەرەوە ئتهاماتی جاسووسیە نازانم بەڕاستی چ داوایەک بکەم یان چ داوایەکیان هەیە کە دەکرێ چون تا ئێستاوەی حەولم بۆ داوە جوابێکی وای نەبووە هیوادارم ئەوەی وا دەزانێ لەو زەمینانەدا کارێکی کردووە هیوادارم ئەوان بخۆیان بە ڕێی خۆیانەگە ڕێگایەک دەزانبەردێ بیکەن من زۆر شتم داناوە لە پلاتفۆرمی خۆم پێتیشەنم داناوە بۆ ئیمزا کۆکردنەوە لەگەڵ ئەمنستیە و سازمانانی کە قسەم کردووە هیوادارمانەوە ڕێگایەکیان هەیە دەتوانن نامە بخۆشم بنووسن لەسەر سوۆشیال میدیای خۆمەر بەنێوی ژینۆ بابامیری لە ئینستاگرام هەمە کە ئەگەر ڕێگایەکیان هەیە لەگەڵ خۆم قسە بکەن بەشکم بتوانین باوکاری یەک شتێک بکەین. بەڵای خات و ژینۆ خۆتان وەکو ژینۆ بابامیری ڕوو بە خەڵکی شارەکەتان بەتایبەت بۆکان و خەڵکی شارەکانی دیکە چه پەیامێکتان هەیە چه داواکاریەکتان هەیە کە لەم بارودۆخەدا بەهانای بنەماڵەکەتانەوە بشن؟ داواکاریەکەمەوەیە کە لە کاتێکدا کە خەڵکی شارەکەم یارمەتیان دەویست بابی من کردی زۆر کەسی کە کردیان و ئەلان لە زیندان و کەس دەنگیان نییە هەیە زۆر کەس کۆمەک دەکاوەلی بەو ئەندازەی وا دەبێ نییە هیوادارم ئەو جۆرەی ئەوانەی والان لە زیندانن وەک بابم بوون بۆ خەڵکی شارەکە لە پێش هەموو کەسدا ئەوانیش وەڵامی و چاکەیان بدەنەوە. بەڵێ زۆر سپاس خات و ژینۆ بۆ بەشداریت بە هیوایەوەی کە باوکی ئازیزت لەم حکومە نامرۆڤانەیە ڕزگار بێت و ڕۆژێک بە ئازادی بە یەک شاد ببنەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس دەستان خۆش بەرنامەی جارێکی تر سپاس بۆ خات و ژینۆ بابامیری کە لە بەرنامێکی تایبەت بەشدار بوو. سپاس بۆ ئێوە.